بە ناوی خوای گەورە و میهرەبان سڵاوتان لێبێ بینەرانی ئازیز خۆشحاڵین جارێکی دیکە لە بەرنامەی خێزانی کورد لە تاراوگە بە ئێوەی ئازیز شادەبینەوە. گرفتی مادی لەناو خێزانەکانە زۆر جارە بێتە کێشە و جیابوونەوەی هاوسەرەکان واتە نەبوونی پێداویستی تەواو لە نێو ماڵدا ئەبێتە گرفتی گەورەی خێزانی. کورتگوتنی کاسەی پڕ ئاشتی ماڵە بە پێچوانەی ئەمە لە تاراوگە زۆربەی کاسەکان پڕن هێشتا ماڵ ئارامی و ئاسایشی تێدا نییە. زۆرجار لە تاراوگە لەبەر زۆری پارە کێشەکان زیاد دەکەن. هەندێک جار بارودۆخ خراپتریش دەبێ و خێزانەکان لێک جیا دەبنەوە. وەکو بەرنامەکانی دیکە سەرەتا با پاکێجێک ببینین دواتر دەگەڕێینەوە لاتان. کوردانی تاراوگا بە شێوەیەکی گشتی خاوەنی پرۆژەی بازرگانی و کارگە و کاری وەبەرهێنان نین. زیاتر بەکاری چێشخانە و تێکەوەی کاروۆژ سەرتاشخانە نووسینگەی پارێزەری و خزمەتگوزاری پەنابەری و حەواڵەکردنی پارە و سوپەرمارکێتەوە سەرقاڵن. لە بەریتانیا حکوومەت هاوکاری کرێی خان و خەرجی ژیانی منداڵ و کەسانی پەککەوتە و کەم ئەندام و کەسانی بێکار دەدات. کەمترین پارە بۆ یەک کاتژمێر کارکردن نزیکی 8 پاوەندە. لە سەدا 70 خەڵکی بەریتانیا خاوەنی ماڵ و شوقی تایبەتی خۆیانن. داهاتی تاک لە بەریتانیا نزیک دەبێتەوە لە 40,000 دۆلاری ئەمریکی، داهاتی نیشتیمانی ئەو وڵاتەش نزیکەی 3 تریلیۆن دۆلارە. هاوکات دراوی بەریتانیا بەردەوام لە بەرامبەر دۆلار لە بەرزیدایە. کوردەکان بە شێوەیەکی گشتی ئاستی ژیان و گوزەرانیان بەرزە و بەشێک لەوانەی چەند ساڵێک لێرەن لە ڕێگەی کڕینەوەی خانوو لە شارەوانی بە ڕێگەی هەرزان هەروەها ڕاکێشانی پارە لە بانک پرۆژەی بچووک بچووکیان دروست کردووە بەڵام ناتوانرێت ناوی پرۆژەی وەبەرهێنان و گەورەی لێ بنرێ. لە بەریتانیا ئەگەر هیچ پسپۆڕی و شارەزاییەکت نەبێ ڕۆژانە بە زیاتر لە 8 کاتژمێر کارکردن نزیکەی لە 100 دۆلاری ئەمریکی دەست دەکەوێ. بۆیە پاژماوەیەک لە گەیشتنی کوردان بە بەریتانیا باری داراییان باش دەبێ. هەوڵی یارمەتیدانی کەسوکاریان لە کوردستانیش دەدەن. لە پاڵ باشی گوزەرانی ژیانی کوردانی بەریتانیا لێرە کێشە و گرفتی گەورەی خێزانی دروست بووە بەهۆی بەخشینی کەمی کات بە ماڵ و خێزان و سەرقاڵکردن بە پارەکۆکردنەوە چەندین لێکترازان و گرفتی گەورەی خێزانی دروست کردووە. گرفتە خێزانیەکان لێرە لەسەر کەمی پارە نییە بەڵکو لەسەر زۆریە. کێشە و گرفتە مادیەکان و کاریگەری سەرخێزان ناونیشانی ئەمجارەی خێزانی کووردە لە تاراوگا. دووبارە سڵاوتان لەبێت بینەرانی ئازیز. گفتوگۆی زیاترەکەین لەسەر تەوەری بەرنامەکەمان لەگەڵ زۆر بەڕێز ئارام محەممەد عەلی ناسراو بە حاجی ئارام لە ناوڕەوەندی کوردیە. کاک حاجی بەخێر بێت. زۆر سپاس. خۆشحاڵین بە ئامادەبوونت. کاک حاجی مەیل و پرسیارەوە دەست پێ بکەم بە شێوەیەکی گشتی مادە یاخود پارە ئامانجە یاخود هۆکارێکە بۆ ڕایکردنی ژیانی خەڵک بە تایبەتی کوردانی تاراوگا. سەرەتا بە ناوی خوای بەخشندەی میرەبان سپاس و ستایش بە خوای پەروەردگار درود و سڵاوات بۆ پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم. زۆر دەستخۆشیتان لێ یەکەم سپاس بۆ ئەو دەرفەتەی کە بە ئێمەتاندا و ئەرک و مادومبوونتان لەم بوارەیە کە هەوڵتانە بۆ چارەسەری کێشە خێزانەکان لە ناو کوردانی تاراوگە بەڕاستی جێی دەستخۆشیە و زۆر سپاسانەکەم بۆ ئەرکەکەتان و بەنسبەت پرسیارەکەی بەڕێستانەوە نەخێر پارە ئامانج نییە یاخود بۆ دەستێنانی پارە هۆکارێکە بۆ بەڕێکردنی ژیان. ئامانجی سەرەکی خۆشبەختی و خۆشگوزەرانی ناو خێزانەکانە. ئەتوانین بڵین ئەگەر خێزانێک ئەگەر کەمی یاخود نەبوونی مادەیان هەبوو واتای ئەوە نییە کەیتر ئەم خێزانە ناتوان بەختەوەر بن و بە پێچەوانی ئەوەشەوە کەسێک ئاستی مادی باش بوو یاخود کە پارەدار بوو بەختەوەر نابێت. وەکو ئەڵێن ئەتوانی بە پارە خانوو بکڕی بەڵام ناتوانی ئارامی ماڵ بکڕی و یاخود ئەتوانی بە پارە جلوبەرگ بکڕی بەڵام ناتوانانی تەندروستێکی باش بە خۆت بکڕی. شتی زۆر هەن لەوانەی کە بە پارە ئەکرێن بەڵام وە زۆر شتی تر هەن کە بەڕاستی پارە تعویزی ناکاتەوە کەوا بوو پارە تەنها هۆکارە بۆ بەڕێکردنی ژیان. باشە مامۆستا بۆچی زۆرێک لە خێزانەکان لە ناو کوردانی تاراوگا بەڕاستی گرفتی کەمی پارە خود مادەیان نییە بگرە بڕێکی باش لە بژێوی ژیان دابینەکەن لێرە بەڵام کێشەکانیان بەرەو زیادبوون ئەڕوات بە تایبەت ئەو خێزانانی کە پارەیان زۆرە ئەبینین کێشەشیان زۆرە. بەڕستانەوە بۆچی ئەگەڕێنەوە؟ زۆر ڕاستە خۆی ئەگەر بەراورد دیکەین لەگەڵ
بارودۆخی خێزانەکان لە وڵاتە هەژارنشینەکان لەگەڵ کوردستانی خۆشمانە ئەبینی بەداخەوە ئێرە یاخود لە تاراوە کێشەکان زیاترن کێشە خێزانەکان لە زۆری مادە لە وڵاتانی تر کە باسمان کرد کێشیان لە نەبوونی مادە یاخود لە کەمی مادەیە بەڵام لێرە بەداخەوە لە زۆری مادە ئەمەش چەند هۆکارێکی هەیە هۆکارێک لەوانە کە ئەگەرێتەوە بۆ ئەوەی کە پێداویستی بژێوی ژیانی خێزانەکەی دابینەکات ئەمە زیادەڕەویە کات لەوەی کە زۆرترین پارەوە دەستبێنێ یاخود بە کەمترین کات بگاتە ئەو ئاستەی کە خۆی وێ هەوڵی بۆ ئەداواتە دەوڵەمەنیەکی باش و هۆکارێکی ترشی ئەوەی کاتێک کە پارە زۆرە بێت ئیتر لێرە داواکارەکانش زۆرە بن واتە ئەوەی کە هەیەی قەنعاتی بۆ دروست نابێ و یاخود ئەوێ هەڵدا بۆ زیاتر بەدەستێنانی ئەو کواڵەتی ژیانی کە هەیەی پێڕازین بەڵێ زۆرێک لە خێزانەکان کە دێنە ئێرە خەون بۆ ئەبینن کە بگەنە ژیانێک یاخود ئاستێک کە بڕێکی هێجگار زۆر لە مادە بەدەست بێنن بەڵام ئەبینین کاتێک ئەگەن بەو خەونەشیان هێشتا ڕازی نین یاخود ئەبینن کۆمەڵێشتیان لە دوای خۆیان لە دەست چووە بەڕستان ڕاتان چێ لەسەر ئەمە بەڵێ ڕاستە خۆی وەکو بگەڕێنەوە بەسەر پرسیاری یەکەمت ئەگەر پارە هۆکار بوو ئێمە وای لێ تێ بگەین کە پارە هۆکارێکە بۆ باشکردنی ژیان ئەو کاتە وەکو خۆی مامەڵی لەگەڵاکەین بەڵام بەداخەوە هەندێک کەس کە کێشیان بۆ دروستە بێ پارە یاخود مادەیان کڕۆ بە ئامانج لە ژیانیانە واتە ئەو ئەرکانەی کە مەسەڵەن ئەرکی خێزانی لەسرە حەقی مناڵەکانی لەسرە لێرە پێشێ لێکات و یاخود ئەدای مافی هاوسەری بەرامبەر هاوسەرەکەی جێبەجێ ناکات لەبەرەوەی کە مەشغوڵە بە پارە پەیداکردنەوە لێرەدا کێشە دروستە بێ بەڕای بەڕستان ئەمە کێشەی گەورەی دروست کردووە لە ناوڕەوەندی بەڵێ بەداخەوە ئێمەی بینین کە ئەو کەسانەی کە کێشەی مادیان هەیە وەک جەنابش باس کرد لە زۆری مادەیە واتە یا ئەوەیە کە ژنەکە یاخود خانمان گلەیی لە هاوسەرەکانیانەکەن کە بەڕاستی حەقیان پێنادن کاتیان نییە و یاخود هاوسەرەکانیان یاخود خانمان زیادەڕەویەکە لە تەسەڕۆفکردن بە پارەوە ئەگینا ئەگەر پارە نەبی بەڕاستی کێشانە ڕوونادەن ئەی باشەوە پیاو هەیە گلەی بکە لە خێزانی بڵێت خێزانم کارەکە بە حکمیەوەی لێرە زیاتر پیاوان کارەکەن ئەو خانمان لە ماڵەوە ئەرکی ماڵ بەجێێنن هەیە گلی هەبێت لەو حاڵەت لە ڕاستیە ئەگەر هەژبێ ڕێژەیەکی زۆر کەمە لەبەرەوەی ئێمە لە بەریتانیا بە تایبەتی خانمان کەم کارەکەن زیاتر ئەرک و مافی ماڵەوەیان لەسرە هەمانە خانمان هەن خوشکانمان هەن کە کارەکەن بەڵام پێم وان نییە کارەکان بەو شێوازە بێ کە تەسیر بکات لەسەر ژیانی خێزانیان ئەی باشەوە مەسالێرە دەوڵەت یاخود حکوومەت چۆن بڵێ گرنگی ژیانی خێزانەکان ئەکات لە ڕووی دابینکردنی پارە و بژێوی ژیانیان بۆچی ئەبێت ئەم زەختە زۆرە لە ناو خێزانە کوردەکانە هەبێت بۆ بەدەستهێنانی مادە ڕاستە لێرە ئەتوانین بڵین ژیان بە شێوازێکی گشتی مسۆگەرە واتە هەر کەسێک لێرە کە مافی مانەوەی هەبێت لە وڵاتەیە مافی ئەوەی هەیە کە هەفتانە بۆ خۆی بەنەفێتی خۆی هەبێ ئەگەر مناڵیان هەبێ حەق و حقوقی مناڵیان هەیە و کرێخانویان پێ ئەدرێ و نەخۆشخانە و عیلاج و بگرە زۆربەی خزمەت گوزارەکان لێرە فراهەم هاتووە بۆ خەڵکی لەلایەن حکومەتەوە واتە ئەو سترێسە یاخود ئەو زەختە لەسەر خەڵکی نییە بە شێوازی گشتی کە لەسەر وڵاتانی خۆمان هەن بەداخەوە بۆیە هەر ئەوەیە کە پارەکە کراوە بە ئامانج لەلایەن هەندێک کەسەوە ڕێ بەڕستان ئەمە ئەوکو کێبڕکەیەک نییە لە نێوان خێزانە کوردەکانە کاتێک ئەبینێ خێزانێکی تر گەشتووە بە کۆمەڵەشت ئەم خێزانە نیەتی ئەمە بە تەئەکید ئەو کێبڕکەیە لە هەموو بارەکانی ژیاندا بەداخەوە بەرەوکی خێزانەکانی گرتوون بە تایبەتی لە بواری مادیشە کاتێک کە سەیرەکەی خوشکێک ئەبینێ دەستە خوشکێکی یاخود هاوڕەیەکی مەسەلەن جلوبەرگەکانی زوو ئەگۆڕێ کەلوپەلی ماڵ ئەگۆڕێ ئۆتۆمبیلەکەی ئەگۆڕێ تەلەفۆنەکەی ئەگۆڕێ ئەمش ئەوێ بیگۆڕێ بە شێوازە لە شێوازەکان ئەوێ بگا بەو ئاستی کە ئەویتیە پێی وایە کە ئەم لەم بوارە مادی ئەگەر گەشت بەو ئاستەی خوشکەکەی هاوڕەکەی ئیتر ژیان بۆ ئەو زۆر خۆشە و ئاسوودە بەختەوەرە بەڵام بەداخەوە وان نییە بۆیە گرنگ ئەوەیە کە قەناعەت هەبێ بۆی کە هەتە
بەڕای بەڕستان قەناعەت هەیە لەناو کوردەکانە یاخود نییە؟ هەر بەگشتی ئینسان هەروە خوای پەروەردگار خەڵقی کردووە کە دایم هەوڵەدا بۆ باشتر و باشترەکان، بەڵام باشترین ئەوەیە کە بەڕاستی قەناعەت هەبێ. وە کورگوتەنی کە ئاڵێ کاسەی پڕ ئاشتی ماڵە، بە بۆچوونی من کاسە مەبەستی پارە نییە. ئەگەر وا بواە ئەیگوت مەسەلەن قاسەی پڕ ئاشتی ماڵ، ئەم ناڵێ قاسەی پڕ کەوا بوو کاسە ئەکرێ مەسەڵەن قەناعەت و ڕازیبوون بۆ بەشەی کە هەتە و تەبایی و بێکەوژیان لە بین خێزانەکانە. ئەمە زۆر گرنگە کە بێتە ئاشتی تەواوی ناو خێزان. مامۆستا بەپێی کارەکەی بەڕێستان پیشەکەتان کە کاری ژمێریاریشەکان، بارودۆخی کوردەکان لە چه ئاستێکە ئەبینی بەڕێستان؟ بەڵێ لە ڕاستیدا جێگەی خۆشحاڵیە کە ئێستا ئەبینی کوردانی بەریتانیا زۆربەی زۆری خاوەنی بزنسی خۆیانن، واتە لە ڕووی مادیەوە لە ئاستێکی زۆر باشدان و بەرەو باشتری شەڕۆن. بەڵام بەداخەوە وەک هەر جەنابەت باس کرد لە سەرەتاوە، زۆر جار ئەم زۆری مادە، ئەم زۆری داهاتەی کە بۆیان دێت هەبێ بە گرفت لە ناو خێزانەکاندا، چونکەم زیاتر زیادەڕەویەکە لە وەدەسێنانی پارەیە. باش مامۆستا کاتێک ئەم بەڕێزە خاوەنی بزنسێکە، لە هەمان کاتە ئەتوانێت کەسێک وەکو کرێکارێک لە لای کار بکات بۆی بۆ ئەوەی ئەمیش بتوانێت ڕابگاتەوە ماڵ و مناڵەکەیە. بۆچی ئەم پیاوە بەڕێزانە ئەم کارە ناکەن؟ وەکو عەرزم کردی، تمۆحی ئینسانە ئەگەر سیر بکەی ئەوانەی کە ملیاردەرن ملیۆنەرن لە جیهاندا، ئەمانەش هەر هەوڵەدەن، یعنی تەقەلای ئەوانە کە سەرۆت و سامانەکەیان زۆر بکەن، ژمارە حسابی بانکەکانیان زیاد بکەن و بۆ بە منافەسەیەک ئەگینا ئەوەی کە پێویستە مەسەلەن هەچ کەسێک بەشی خۆی ئەو داهاتی کە هەیەی بەشی بکە و هیچ اعتیبارێک نییە بۆی کە ڕێبگیرێ لە خەڵکی کە کەسابەت نەکەن. بەڕاستی ئیشکردن جەوهەری ئینسانە، جوانەکانی ئینسان دەرەخا، بەڵام لە حەد و حدودێکا بمێنێتەوە، واتە سنوور نەبزێنی بەوەی کە لەسەر حسابی خێزان یاخود حسابی کاتی مناڵەکان تۆ پارە پەیدا بکەیت. نمونە زۆرن لەسەر ئەوانە. نمونەیەکمان پێ بڵێ خۆشحاڵە بین؟ بەڵێ، مەسەلەن خوشک هەیە کە گلەیەکە لە هاوسەرەکەی گەشتۆت ئەو ئاستەی کە ئەوێ لێ جیابێتەوە، بەداخەوە کە یعنی هەتاوکو کێشەکان گەورە نەبن ناگاتە لای ئێمە و یاخود لای ئەو مامۆستا ئاینیانەی کە لە خەم و هەمی خەڵکیدان. گلەی ئەوەی هەیە لە هاوسەرەکەی کە ئاڵێ هەفتەیەک 7 ڕۆژ لەسەر ئیشە، واتە ئەم 7 ڕۆژە 12 سەعات ئەم هاوسەرەی لەسەر کارە کاتێک کە دێتیشەوە مناڵەکانی خەوتون نایانبینێ و یاخود کات نادا بە خێزانەکەی. تەنانەت ئەڵێ من ڕازیم بەوەی کە لە مانگێکە 1 ڕۆژ کاتمان بۆ دابین بکات و ئێمە بباتە دەرەوە، یاخود وەکو هەر خێزانێکی تر ئیتیمامان پێ بدا. ئەمە وان ناکات ببوورە، ئەمە وان ناکات هەڵە تێگەشتێکیش ڕووبا لە بینی هاوسەرەکانات، یعنی ببێتە هۆکارێک بۆی کە بە هەڵە لە یەکتری تێبگەن خێزانەکەەوە بزانێت ئەم پیاوە ئەمانی لە بیر کردووە یاخود کۆمەڵێک گرفتی دەرونی بۆ دروست بێت؟ بە دڵنیاییەوە کاتێکە پیاوەکەی هەوڵ و تەقەلایەکی هەیە لە حەدی خۆی زیاتر، بیانووی هەیە بۆ ئەوەی کە بۆچی پارە پەیدا دەکات. کاتێکە هاوسەرەکەی پێی ئەڵێ ئێمەش پێویستمان بە تۆیە، ئەو شەڵێ خۆ من کەسابەت یاخود ئیشکار بۆکی ئەەکەم، خۆم بۆ باوکمی ناکەم، یاخود بە هەر حاڵ ئەگەر بۆ هەچ کەسێکی بکات لە ڕاستیدا ئەبێ حەقی ماڵ و مناڵەکەی پێشێل نەکا و ئەو جاش ئەمە ئەگەر پێداویستی مادی لە چەند ڕۆژێکا بێ ئەم دابینی بکا بۆ لە هەفتەیەکە لە مانگێکا قەیچێکە بە ئەم هاوسەرە بەڕێزە ئەم پیاوە بەڕێزە خۆی ماندوو بکا، قەرزارە پێداویستێکی هەیە کاتێکی مەحدود دابنێ خۆی ماندوو بکا بۆ دەسێنانی ئەو بڕەپارەی کە پێویستی بێتی. بەڵام کە هاتە سەرەوەی کە هەموو ژیانی بەردەوام لەوا بوو کە حەقی ماڵ و مناڵی پێ ئەدا نەکرێ لەبەر پەیداکردنی پارە، مەسەلەن خەڵکێ 2 ئیشەکات لە وڵاتەیە، بەڕۆژ ئیشەکە بە شەو سایق تەکسیە، بەداخۆمە گرفتێکی زۆرە کە هیچ حەقێکی نییە بۆ ماڵ و مناڵیش گوناحن، پێویستیان پێە بە تایبەتیش مناڵ لە وڵاتەیە کاچێتە مەکتەب کاتێکی زۆر لە مەکتەبەوە بێ لە کاتێکی زوو شابخەوێ، هەندێک مناڵ هەیە باوکیان نابینن. لەگەڵ ئەوەشدا کە باوکیان نابینن بەداخەوە ئەرکەکە زیاتر لەسەر دایکیانە کە مەسەلەن دایکیان شۆپینیان بۆ ئەکە، ئاشتیان بۆ ئەکڕێ، منداڵەکانە با بۆ مەکتەب ئەیانێنێتەوە. یعنی تەنانەت نمونەی هێڵن کابرایەک هەبوو پرسیاریان لێ ئەکرد ئەحواڵتان مناڵەکان چۆنن، ئەو هەموو جارێک ئەویش مناڵەکان باشن ئەلحەمدولیلا، گەورە بوون ئەوەندە بەو شێوازە مناڵەکانی ئەپێوە،
ئەوەندە گەورە بوون جایتری ئەوەندە گەورە بوون ئاها وتیان کاکە خەڵکی ئاوا مناڵە پێوی ینی ئەمەندە گەورە بوون تۆ بەشی ئاوایی پێوی ئەوش ئەوی کاکە من تەنها لە خەوایان بینم بەس ئاوایان پێوم یعنی بەداخەوە بوو بە دیارەیەکە پیاوی وایە تەنها لە خەوا مناڵەکی خۆی بینە. ڕاستە مامۆستا هەندێک لە برایان لێرە یاخود پیاوانی ئێرە زۆر جار بەکاری خێرخوازیەوە سەرقاڵن بەڵام لە هەمان کاتە هەر ئەم برایی کە ئەم کارە خێرخوازی ئەکات هیچ حەقێک یاخود هیچ مافێک نایەت بە ماڵ و مناڵەکەی ڕای بەڕێستان چیە لەسەر ئەمە؟ لە ڕاستیدا ئەوەش ئەتوانین بڵین تێگەیشتێکی دروست نییە کە تۆ بیت لەسەر حەقی ماڵ و مناڵی خۆت خێزان و مناڵەکانت بچی کارێکی تر بکەی کە ضرورترە یاخود پێویسترە کە تۆ لەگەڵ خێزانەکەت لەگەڵ مناڵەکانی خۆت باشتر بی وەکو پێغەمبەری ئەکرەم عەلەیهی السەلام فەرمێ خەیرکم خەیرکم لئەهلی وأنا خەیرکم لئەهلی ئەفەرمێ باشترینتان ئەو کەسانن کە لەگەڵ خێزان و منداڵ و کەسوکاری خۆتانە باشن و ئەفەرمێ من باشترینتانم لەگەڵ خێزان و هاوسەرەکانمدا کەوابوو خاڵی یەکەم ئەوەیە کە ئێمە لەگەڵ خێزان و منداڵەکانمانە باش بین ئەگەر هات و توانامان لەو ئاستا بوو کە بتوانین خزمەتی مجتەمع و کۆمەڵی خۆمان بکەین ئەوە کارێکی خێرە و زۆر پیرۆزە. بەڵێ مامۆستاگیان دەست خۆش بێ ئەچینە لای ناوبڕێک بینەرانی ئازیز و خۆشەویست دێنەوە لاتان. بەرنامەی خێزانی کورد لە تاراوگە با سپۆنسەری کۆمپانیای ئیست میدلاندس فود پێشکەش دەکرێت. کۆمپانیای ئیست میدلاند فود گەورەترین کۆمپانیای کوردیە لە هەموو شانشینی یەکگرتووی بەریتانیا کە ڕۆژانە چەندەها تۆن خۆراک و خواردنەوە بۆ مارکێت و کواگەکانی بەریتانیا و بەشێک لە ئەوروپا دابین دەکات. ئیست میدلاند فود بۆتە جێگەی متمانەی ڕەوەندی کوردی سەرجەم بەرهەمەکانی لە 100% حەڵاڵ و بە پێی بنامەکانی ئیسلام و ڕێنماییە تەندروستی و یاساییەکان بەرهەمەکانی دەخاتە بازاڕ. ئیست میدلاند فود لە ماوەی 5 ساڵ کاردا بۆتە جێی متمانەی مارکێت و کۆگەکانی بەریتانیا و ناوبانگی بەرهەمە کوردیەکانی لە هەموو بەریتانیا بەرز کردوێتەوە و لە ئێستادا خاوەنی کارگەی شیرینی بەتام، نانی تیری بەتام و ترشادی بەتامە. ئیست میدلاند فود خاوەنی 14 براندی خۆیەتی و 2200 بەرهەم لە زۆربەی وڵاتە پێشکەوتووەکانی جیهانەوە هاوردە دەکات. ئیست میدلاند فود بکە بە سەرچاوەی خۆراک و بەرهەمەکانت و دڵنیابە لە کواڵەتی و حەڵاڵی. ئۆفیسی سەرەکی ئیست میدلاند فود لە شاری نۆتینگهام. جارێکی دیکە سڵاو بەڕێزان مامۆستا باسی ئەوەتان کرد ئافرەت هەیە گلەی لە پیاوەکەیە کات لە کەمی کات بەخشین بە خێزانەکەی و زۆری سەرقاڵی بە کاری دەرەوە. ئایا هیچ پیاوێکمان هەیە گلەی لە خێزانی بکات لە خراپ بەکارهێنانی پارە و سامانەکەی؟ بە دڵنیاییەوە هەموو کێشە و گرفتەکان ئەتوانین بڵێن هاوبەشن هەندێک جار نەبێت کە تەنها یەکلایەنەیە پیاو یاخود ژن گرفت و کێشەی خێزانی دروستەکات. بۆ نمونە جاری وا هەیە لە ئاستێکی باشی مادیان خێزانەکان بەڵام بە بۆنەی زیادە ڕەویکردن لە مەسروفکردنی ماڵە یعنی تەسەور کە دۆستی وا هەیە ئێمە لە هەر وەرزێکا بچین بۆ ماڵیان ئەو مەشغوڵە بە تعمیرکردنی ماڵەوە بە گۆڕینی پێداویستی ماڵەوە بە چاکردنی باخچەکەیەوە بە گۆڕینی سارەکەی واتە ئەمە خۆی بەخۆی گرفتێکە واتە ئەو پارەی کە ئەم پیاوی دەستی دێنێ ئەم پێی وایە ضرورە ئەبێ سەرف کرێ نەخێر بەو شێوەیە نییە کە هەچیت پیا کرد سەرفێکی کە لە کاتێکا پێویستت پێێنێ ئەمە وەکو ئەوی لێ دێکە وەک بەڕێز ساگەر کابرا هەی بێت و پێی خۆش بە قەیچەکانی ئەگەر خێزانەکەی جار بە جار گۆڕانکاری لە دیزاین و شازی ماڵەکەی بکە. ڕاستەکەی ئەوەی کە پێویستەکە عەرزم کردی لە کاتی پێویستدا گرنگە کە هەم پیا و هەمژن احتیمامێکی تەواو بە ماڵ و بە حاڵی خۆی بدا. بەڵام ئەگەر نمونەیەک باز بکەین سیرکەین لە ساڵانی ڕابردوودا لە کوردستانی خۆماندا بارودۆخی خەڵک زۆر باش بوو بەڵام بەداخەوە کە ئستیغلالی ئەم وەزعیان کرد یاخود بە پێی پێویست مامەڵەی دروستیان نەکرد لەگەڵ ئەم وەزع و بارودۆخە باشەیە چی لێ هات یعنی خەڵکی هەبوو بەداخەوە کە خانووی دروست کردووە لەوێ لە بری ئەوەی کە گەج بڕێژێ بۆ خانێکی خانووی کە دروستی کە ئاردی ڕشتووە ئەمە کەوابوو کەفی نەعمەتە واتە دەستگرتن نییە بەو سەرۆت و سامانەی کە دراوە بۆ تۆ واتە هەچی کە دەستت کەوت ئەو مادەی کە تۆ ماندووەبی لەگەڵی مەرج نییە سەرفیکە ئەبێ قەدری بگری و ئابێ مامەڵێکی دروستی لەگەڵ بکەی ئەگینا
لە کۆتایی دابێتە کێشە لە بینی خێزانەکاندا. بەڵێ مامۆستا هیچ کاتێک لای بەڕێستان ئەو کێشانە ڕوبەڕووتان بۆتەوە کە خێزانێک کە بێت کێشەی کوردستان ببێتە گیر و گرفت لە ژیانی خێزانیانە لێرەواتە کێشەکانی کوردستان تێکەڵ بە ماڵەوەی بکات؟ بە دڵنیاییەوە ئەمە چەند ڕێگەیەکی هەیە یاخود لە بە چەند جۆرێک ئەم کێشانەی کوردستان دێنە ئێرە. یەکێک لەو کێشانە ئەوەیە کە خەڵکی لێرە لە ژیانێکی باشدایە بزنس و چەند بزنسێکی هەیە واتە چەند کارێکی سەربەخۆی خۆی هەیە بەڵام لە هەمان کادا خۆی مەژغوڵ کردووە بە مەشروعەکەی لە کوردستان، خانۆکەی چاکە، بیناکەی چاکات، دوکانەکەی ئەوی چاکات و یاخود ماڵ و حاڵ و گوزەرانی کەسوکاری چاکات. یعنی لێرە بەڕاستی گرنگە کە خێزانە بەڕێزەکان ئێتیمامی سەرەکی بدەن بە بارودۆخی ژیانی خۆیان نەوەکو بە کوردستان و یاخود زۆر جاروای لێ هاتووە تەنها هەروەکو چاولێکردنێک ئەڵێ فڵان کەسەوە خانۆکەی دروست کرد، من خانوم نییە بۆچی خانۆک دروست نەکەم لەوێ. و زۆر جار گرفتەکە ئەوەیە کە کەسوکاری پیاوەکە یاخود کەسوکاری ئافرەتەکە پێویستیان یاخود داوا ئەکەن لە کوڕەکەیان لە کچەکەیان کە هاوکاریان بکەن، بەڵام لێرە ناتەبایی دروستە بێ کە مەسەلەن پیاوەکە ئەڵێ مادام خێزانەکەم مەسەلەن مەبلەغێکی ناردەوە بۆ کەسوکار پێویستەکە منش بینێنەوە یاخود بە پێچەوانەوە خێزانەکەی بیانوی ئەوە ئەگرێ بۆچی هاوسەرەکەی پارە ئەنێرێتەوە بۆ کەسوکاری پێویستکە کە ئەوش بینێرێتەوە. ڕاستە. مامۆستاگیان ئەچینە لای یەکێک لەو بەرکەوتانەی کە سەبارەت بە تەوەرەکەمانە بزانی بەڕێزیان ئەڵێن چی؟ خاتونگیان ئەمانە بزانی مشکلەی بەڕێستان چییە؟ چەند ساڵە لێرەن؟ کار و پیشەتان چییە؟ هاوسەرەکەت پیشەی چییە؟ 8 سال پتر الفيري بريطانيا جين زاروكي 3 سال هما ظلامي من بزنس خويا خاصة هاي بس الفيري مشكلة خانو مالو بارمانينا مشكلة كم وقتية ما هاي قال خيزاني چونكي ظلام 7 ڕۆژە شول کەتن کاتە هیچ کاتێ بۆ ئێوە تەرخان ناکات؟ نا هیچ وەخت نینە بوومە هەمی وەختێوی شولێوی vەیە چونکە ئەو ڕێڤەبەری شولێ خوات گەتن هەکەنەکە دێ شولێوی گەلای خراپ بیتن. لە ویکەندەکان چی کاتی پشوو؟ عادة خالق بريطانيا 5 روجا شولكات بس ظلامي من 7 روجا شولكات يعني شو وقت نينا بو ما وزاروكات من ئەی باشە هیچ کاتێک کاتی سەفەر ئەو کاتانە چۆنە؟ کاتی سەفەرتان بۆ تەرخانەکە بۆ کوردستان بۆ بینینەوەی کەسوکارێ؟ عادة خالق بريطانيا صالي جارێکی چنە کوردستانی چندم مروفت خوب بینن کس و کارت خوب بینن بس جبر شوله ظلامه من 2 سال جاره که امچین او جی هفته اکید گلمتیتن او هفته جی هر یه مجیله تلفونت کردن یعنی بو عامله و بو شریک خواه ای هیچ کاتێک لەگەڵ کەسوکار برات کەسوکار ئەم باست نەوروژاندۆ لایەن باسکەیت کە کێشە و چیەتۆ؟ بله من یا گل برایت خواه و باب خواه و بابو برایتوی همیا یعنی من یا آخفتی گل من و گوتی جیانا ما وی رنگیه و چارەسەری نەبووە؟ هیچ چارەسەری نەبووە هەر ئەوشت بێشتن ئەوە شولێ منە و پێت ڤیاژی شولێ خوا بکەم یعنی هەرێ بەردەوامەت گەل شولێ خوا و ئەی وەکو بواری ڕەزیلی و سەرفکردنی پارە و سامانی بۆ ئێوە چۆنە؟ زەڵامە من نەیە ڕەزیلە هەر ینی پۆرۆت دەتەمە هەر شتێ پێت وی بیتن وەکی ژیان بوومە ینی بەرهەفت کەتن بەس گەلێک جەرە منە گوتیێژی مشکیلەمە نەپۆرەیە مشکیلەمە ئەوە ئەم حەسکێن توت گەلمەیە ئۆمۆدەبی ینی وەخت هەبیتن گەلمەدۆ بیت گەل زۆروکێت خوابی. بەڕێستان ئامۆژگاریتان چییە بۆ خێزانەکان لێرە بۆ ئەو پیاوە بەڕێزانی کە لێرە خاوەنی بزنس و کاری خۆیانن؟ من از داخوازش همی وان برات کم اوید خیزان بگیناین کتی خواه دو بش بکن یعنی بو خیزان و زاروکت خواه کار همی تشتنینه یعنی لازم سر حساب عائله نجین. بله زور سپاس.
بەڵێ مامۆستا سەرنجی بەڕێستان چییە لەسەر کێشەکەی ئەم خاتونە بەڕێزە؟ دیارە ئەم خوشکە گلەی لە پیاوەکەی هەیە کە زیاتر لە ئیشوکارە مێنێتەوە، هەرچەند باسیەوەی کرد کە ئەم پیاوەی ئەم مەساریفێکی باشیان بۆ ئەکا پێداویستەکانیان جێبەجێەکە، بەڵام ئەمە ئەگەڕینەوە بۆ سەرەتای بەرنامەکە کە زیادەڕەوی لە پەیداکردنی پارەیە ئەبێتە کێشە و گرفت، چونکەم هەندێک بەهای گرنگی مرۆڤ هەیە لە ڕاستیدا بە پارە بەدەست نایە، واتە ئەو کاتەی کە پێویستی پێێتی ئەم خوشکە پیاوەکەی لەگەڵی بێت ناتوانێت پارەی بقاتە سەر ژمارە حسابەکەی و ئیتر ئەم خوشکە کێشەکەی یاخود گرفتەکەی چارەسەر بێ، و یاخود زۆر جار هەر لەو دەست بڵاوێ یاخود لەو زیاتر سەرفکردنا خۆی بۆ خۆی کێشەیە. بەڕێزانامەژیان بەوە کرد کە هاوسەرەکەیان ڕەزیری ژنیە بگرە ئەشیان بات بۆ سەفەر بۆ کوردستان و سەفەریان پێکات، بەڵام کێشەی ئەم بەڕێزە تەنها نەبوونی کاتی هاوسەرەکەیەتی. بەڵێ بە دڵنیاییەوە ئەلبەتە کێشەکان پێشتر باسمان کرد لە زۆری پارە یاخود لە زۆری مادەیە جانب یاخود لایانی زۆری هەیە بۆ ئەوەی کە بێ کێشە لە ناو خێزانەکاندا. ئەم خوشکە وازەحە کێشەکەی کە باسی ئەکا لەسەر ئەوە گلەی لە پیاوەکە کە حەقیان پێناداواتە لەوانەیە ئەو عەتف و سۆز و خۆشەویستی کە پێویستێتی بۆیان دابین ناکە، ئەگینا بە پارە ناتوانێت خۆشەویستی و عەتفی خێزانی بنیاد بنێ یاخود بتوانێت کە بەختەوەریان بۆ فەرهەم بێنێ. ئێمە مۆستا ئامۆژگاری بەڕێستان چییە بۆ ئەم برا بەڕێزانی کە خاوەنی بزنس و کاری خۆیانن و کاتنیان بە ماڵ و مناڵەکەیان؟ لە ڕاستیدا زۆر گرنگە ئێمە بەرنامەمان هەبێ بۆ ژیانی خۆمان و ئەو برانەی کە خاوەنی خێزانن ممکنە ئەو پارەی کە ئەمڕۆوە ئازان لە دەستیان دەرەچێ و دەستیان ناکەوێ لە داهاتوە بێتەوە جێگەی، بەڵام ئەگەر هاتوو بەداخەوە شیرازەی خێزانیان تێکچوو خێزانەکان هەڵوەشان ئەمە نایەتەوە جێگەی خۆی، واتە ئەگەر هاتوو سۆز و خۆشەویستی مناڵەکەی لە دەست دەرچوو یا خێزانەکەی لە دەست دەرچوو بە پارە ئەم جێگەی پڕناکرێتەوە. لەو ماوەی پێشوە لە فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتیەکانە نمونەیەکی زۆر جوان بڵاو بووبەوە کە من باز لە مناڵێک دەکات کاتێک بڕەپارەیە کۆ ئەکاتەوە و ئەچێت بۆ لای باوکی پێشکەشێکە ئاڵێ باوکەگیان ڕۆژانە بە چەند ئیش ئەەکەی منەمەوێت لە چۆن بڵێ لە ئەنجامی ئەوەی کە تۆ کاتێک بی بە من لەگەڵ منە بەسەربەری من ئەو بڕەپارەیە بۆ تۆ تەرخان بکەم. نازان بەڕێستان ئەو ڤیدیۆتان بینی؟ بە دڵنیاییەوە بەڵێ لەوانەیە ئەمە خەونی زۆربەی مناڵەکان بێ بەداخەوە لە فەراغی نەدانی کاتی تەواو لەلایەن باوکیانەوە، وەک پێشتر باسمان کرد لە زیادەڕەوی لەوە دەستهێنانی پارە و سەرۆت و سامان، و دڵنیابین ئەم منداڵە ئێستا منداڵە ئەوەندە دەرکی پێەکە، بەڵام کە گەورە بوو ئاگامان لێبێ ئینتیمای بۆ باوکی نامێنە بەو شێوەیە، و یاخود ئێمە ناتوان پەروەردەیەکی دروستیان بکەین، ئێمە کە لە مناڵیەوە ئاگامان لیان نەبێ پەروەردەیەکی دروستیان نەکەین، کاتیان بۆ دانەنین پارە ناتوانێت ئەو فەراغانیان بۆ پڕ بکاتەوە و ئەبێتە سلبی لەسەر ژیانی ئەم مناڵە بە تەواوی ژیانی، چونکم ئەو کاتێک کە پێویستی بە باوکێتی پێویستی بە دایکێتی بە پێویست ئەمان لەگەڵی نەبوون. کاتە ئەمە مەترسیە بێت لەسەر داهاتووی مناڵەکانمان لە کاتێکا کە گۆڕانکاری کۆمەڵایەتیەکان زۆر ڕوو ئەدەن. بە دڵنیاییەوە ئەو مناڵە ئەگەر مەسەرەن باوکی سۆزی باوکانی بۆ دەرنەبڕێ ئەبێ کەسێکی تر جێکی بگرێتەوە. ئەوەش چی ڕوەدا هەمومان نەزانی کاتێک کە فەراغ هەبوو بۆ مناڵەکان لەگەڵ زیادبوونی تەکنەلۆژی و تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەم مناڵە لەوانەیە هاوڕێی هەبێ لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە فەیسبوک یاخود لە گەیم و یاری و هەر بابەتێکتر لەو بابەتانە کە ئەم جێگەی کە باوکی فەراغێکی بۆ دروست کردوون جێگەی ئەوەی بۆ گرێتەوە کاریگەری خراپی هەیە لەسەر گەورەبوون و لەسەر داهاتووی مناڵەکەش کە لەم بارودۆخی ئێستادا ئەبینین کە لە بەریتانیا مناڵەکانمان بەرەو گەورەبوونە ڕۆن و زۆربەی مناڵەکانمان پێگەیشتون وەختی شوکردنیانە وەختی ژنهێنانیانە بەڕاستی ئەمانە کاریگەری زۆر خراپیان هەیە لەسەر داهاتووی مناڵەکان. بەڵام مامۆستا ئێوە وەکو ڕەوەندی کوردی کە لە بوارەکەیان یاخود وەکو مزگەوتەکان و مامۆسایانی ئاینی هەوڵیان نەداوە هۆشیاریەک بن بەم پیاوە بەڕێزانی کە خاوەنی بزنس و کاری خۆیانن یاخود هیچ نەبێت دەستی ئەم خێزانانە بگرن بۆ ئەوەی بەرەو هەڵوەشان نەچن و بەرەو لێکترازان نەچن؟ بەڵێ خۆی لە ڕاستیدا ئیشوکاری مزگەوت ینی هەفتانە کە لە ساڵێکە 52 هەفتە مامۆسایەکی ئاینی بەڕێز خیتابی هەیە لەسەر مینبەر تەنها بۆ ڕێکخستنی
ژیانی خەڵکیە بۆ ئاگادارکردنەوەی خەڵکیە لەو خەتەریاتانەی کە تایە ئەژین واتە نوسح و ئامۆژگاریە بەڵام ممکنە کەسێک نێتە مزگەوتەوە یاخود کەسێک نێتە نوێژی جمعە لێرە ئێمە کۆمیونیتیەکان هەن ئەو سنتەری کۆمەڵایەتیانەی کە وەکو هەموو جالیەکانی ترکە کورد شێتی هەرچە نەتوانم بڵم لە ئاسێکی زۆر باشان نیە بەڵام بەپێی ئەو توانایی کە هەیە ینی هەوڵێکی باشە درێ لەگەڵ وشارکردنەوەی هەم پیاوان هەم ژنانی بەڕێز کە بزانن چۆن مامەڵە ئەکەن لەگەڵ ژیان و بارودۆخی ئەم وڵاتەیە لەگەڵ بارودۆخە دارایەکانە و لەگەڵ هەر بوارێکی تری ژیانی ئەم خەڵکی کە قسمەتمان کەوتوتە ئەم وڵاتانەی ئێمە نازانین چەند ساڵی تر لێرە ئەژین. بەڵێ مامۆستا ئەمەوێت دواوتە و ئامۆژگاری بەڕێستان سەبارەت بە کێشە خێزانەکان لە تاراوگە چ ئامۆژگاریەکتان هەیە داوەتی خۆت بگەێنی مامۆستاگیان؟ بەڵێ زۆر جار کێشە خێزانەکان بەداخەوە کاتی ئەگەنە لای ئێمە یاخود لای مامۆسایانی ئاینی بەڕێز بەداخەوە لە کۆتاییان واتە گەشتۆتە و ئاستی کە ئیتر ئەمەلێک نییە بەوەی کە پێک بێنەوە و چاک بنەوە بۆیە من ئامۆژگاریم بۆ برایان و خوشکان ئەوەیە ئەگەر هاتوو هەر گرفتێک ڕووی کردە خێزانەکان لێ نەوەسن وەکو چۆن ئێمە خی پەروەردگار لە قورآنی پیرۆزە ئامۆژگاری و نەسیحەتی کردوین بە دوو حەکەمی عادل واتە دوو دادوەری عادل لەلایەن پیاوەکە لەلایەن ژنەکەشەوە دانشن لە بینیانە چونکەم هەچ کەسێک کە گرفتێکی هەیە خۆی بە خاوەن حەقە زانێ پێی وایە ئەوەی کە ئەوەی کات حەقە بەرامبەرەکەش پێی وایە کە هەر حەقە کەوابوو لێرە ئەبێ کێیەک لای بکاتەوە دوو کەسی عادل لە هەردوو لە بێندا بنشن تاوتوی کێشە و گرفتەکان بکەن بۆی کە چارەسەر کرێ و نەگاتە ئاستی هەڵۆشاندنەوە و لە یەکجیابوونەوە لە نەتیجەیە کە خێزانەکان هەڵەوەشێنەوە مناڵەکان شەبن بە تەسحیل لەم بینەیە و بەداخەوە مجتەمع و کۆمەڵگە بەگشتی لە خەتەریادایە بۆیە داواکارم کە هەموو خوشکان و برانی بەڕێز کە گویان لە ئێمەیە پابەند بن بە تێگەیشتنی خێزانی و هەوڵ بدەن بۆ چارەسەری کێشەکان لە نێوان خۆیانە و پارەش تەنها هۆکارە بۆ بەڕێکردنی ژیان نەوەکو ئامانج. مامۆستاگیان زۆر سپاس دەکەین دەستان خۆش بێت. زۆر سپاس بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارەشمان تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرین خواتان لەگەڵ.